دەمانوێت پرسیاری ئەوە بکەین تەکنیکێک چارەسەرێک بۆ ئەم پرسە چییە؟ ناکرێت لە شوێنێکە بۆستێنرێت. بەغدا لە جیاتی ئەوەی کە بێ لەگەڵ هەرێم لەگەڵ حکوومەت تەعامل بکە موچەخۆری سزاداوە هەردوو لە تاوانبارن بەڕاستی بە مستەڵەحێکی باوڵین عام بەخێوکردنی ئەم خەڵکە مەسئولیەتی حکوومەتی هەرێمی کوردستانە. هەموو ئەو مەلەفانە کردومانە بە قوربانی موچە و تا ئێستاش موچەمان پێحەل نەبوو. ئەوەش کێشەکانی موچێ. هەرێم دەڵێن نەخێر ئەمانە داهاتی فێدراڵی نین، بەشێکیان داهاتی خۆمن هی ناوخۆن. خودی کێشەکە لە بابەتی ئەوەیە بیان و گرتنە با بڵێن یاخود بەڕاستی کێشەیەکی یاسایە و دەبێت ئەم کێشانە چارەسەر بکرێن. کە عیلاقەی نییە مەسەلەن تۆ لە هەرێمی کوردستان چەند مەسروفاتت هەیە، موچەت چەندە، چەند خەڵکت تعیین کردووە، تا ئێستا پێیان وایە دەبێت مەلەفی نەوت لە هەرێمی کوردستان بە تەواوی وەربگرنەوە. طبعاً بابەتی ئینفاقی فعلی ئێستا بۆتە ئەو مۆتەکەی کە حکوومەتی هەرێمی کوردستان نازانێت چۆن لی دەرباز. موچەخۆر ناڵێ موچەکەم لای حکوومەتی هەرێمە لای بەغدایە ئەو کاتە. ئەو بڕەموچەیە کە دێ بۆ هەرێمی کوردستان تەنها بۆ موچەخۆر نییە، چۆن موچێ دەچێتە بازاڕ. ئەو هەماهەنگیە چۆنە؟ ئایا هەماهەنگی دەکرێت؟ تەماشاکە پرۆسەکە چۆنە؟ پرۆسەیەکی ئیداری مالیە. ئەمە بۆ خۆی ڕەتفعلێکی سیاسی بوو بۆ پێیان وابوو کە کورد بەشێکە لەو موامەرەیە. هەر جارەی یەکێک گرفت بۆ هەناردەکردنەوەی نەوە دروست دەکات. جارێک تورکیایە، جارێک عێراق، جارێک هەرێمی کوردستانە، جارێک کۆمپانیا نێوتەکانن لە دوێنێەوە. کەس لەگەڵ ئەوە نیە تۆ مواز لە مافە دەستوریەکانی خۆت بێنی وەکو هەرێمی کوردستان.